گودن بریزم بردامن پیششکنی برنامه کدی جادیات هزار فیلم درباره روشا لعراق و حریمی کردستان و جنوساید لدج کردان و هن بابت اندن میه ببینه کی تف روزنامه‌وان و شاعر کرد خانم وینوس فائق بکن که اونها هولندا لگل میر سر خدا تلفونی وینوس خان پیشکی سپاس با کاتو باشتر بونیش ناتن لام گوتو بیجل گل از گهی 2000 اف ام بشی کردی لسیدنی استرالیا زۆر سپاس دەکەم کاک مستەفا. وەکو شاعر و ڕۆژنامەنووسی کورد ئەو بوێرێ نەمرۆڤانی ئەو وەحشی کاتکانم بڵێن جینۆسایدی 100 ساڵی 21 لە دژ کوردەکانی یێزیدیش نابتەن چوونی دیت. بەڕاستی ئەم کارەساتەی کە لە دژی کوردەکانی یەزیدی کراوە بەڕاستی یعنی لە چەند ڕەهەندێکەوە توانی بیخوێنیتەوە لە ڕەهەندە هەرێمیەکەوە ئیقلیمیەکەیەوە لە ڕەهەندە نێودەوڵەتیەکەیەوە هەروها لە ڕەهەندە ناوخۆیەکەیەوە ئەمەی کە ئیستا بەسەر یەزیدیەکان هاتووە هەڵبەتە بەسەر یەزیدیەکان ناتوە بەسەر میلەتی کورد هاتووە چکەوە بۆ خۆی با بڵێن هەدەفی هێرشەکانی داعش بۆ سەر ئەو ناوچەیە باوەڕی من یەزیدیەکانین بەقەدەرەوەنەی میلەتی کوردە و ئەو میلەتەی کە لەو ناوچەیە ئەژی ئەمە بۆ خۆی بەڕاستی پرۆژەیەکی نەخشە بۆ کێشراوی ئەمە بە خوێندنەوەی من یعنی بە نەزەری من نەخشە بۆ کێشراوی نێودەوڵەتیە ینی باوەڕ مەکە کە تۆ ڕێکخراوێکی وەکو داعش لەو ناوچەیە بتوانێت بەو شێوەیە بەو هێزەوە پەلامار بدات و هێرش بکات ئەگەر ئەمە نەخشەیەکی نێودەوڵەتی نەبێت و تۆ سیر کە ئێران لەولاوە ئەڵێ من بەشداری ناکەم لە شەڕی دژی داعش لە زمنی ئەو دەوڵەتانەی کە بڵین نەتەوەی گرتوەکان داوای لێکردن رووسیا شەڵێ من بەشداری ئەبێت ئێران بەشداری بکات و ئەگینا من بەشداری ناکەم و تۆ سیرکەواتە تۆ لەمانە چی ئەخوێنیتەوە ئەمە دەستی ئێرانی تایە دەستی تورکیای تایە دەستی هەموو ئەو دەوڵەتانی تایە کە بەرژەوەندیان لە ناو خاکی عێراقا هەیە عەفو لە ناو خاکی کوردستانە هەیە لەونە بەتایبەت لەو ناوچانەی کە نەوتی لێ لەو ناوچانێکەوە ئەو بەرژەوەندی ئابوووریانەی لێ کە ئەو دەوڵەتانە ئەیانێ بیپارێزن لەویا لەبەرەوە ینی بەداخەوە ئەمە قێزەوەنترین کارەساتە بەسەر یەزیدیەکانیە لە سەدەیەکی وەکو سەدەی 21 ئەمە لە کاتێکا کە 5,000 ساڵ لەمەو پێش لە جزیرەی عەرەبی ئەگەر ڕوویدا بێت ئەمە لە کاتێکا ڕوویداوە کە ئینسانەکان 5,000 ساڵ لە دوای عەقڵی ئیستاوە بوون نە تەکنەلۆجیا هەبووە نە با بڵێن ئینتەرنێت هەبووە نە میدیا بەو شێوەیە هەبووە نە هیچ شتێ ئەمانە هەبووە لە شوێنێکا ئەم شتانە ڕوویداوە یان با بڵێن ئەو قەتل و عامە کراوە فتوحات کراوە و ئەوەی کە ئەو سەردەمە کراوە لە وەختێکا ساتە وەختێکا کراوە لە ساتە وەختێکی مێژوویە کراوە کە ینی چۆن بڵم لێی وەشاوەتەوە ئەو شتە ڕووبات بەڵام ئیسا لە کاتێکا تۆ بۆ نمونە چاو ئەنوقێنی من بیرەکەمەوە ئایا چۆن ئەوانە کە ئەوەستن لە ناو بازاڕەکانی موسڵا ئەو کچانە ئەفرۆشنەوە یەکی بە $1,000 ئەزانی ئەمە هیچ عەقڵێکی ئینسانی ئەمە ناتوانێت قبول کات ینی هیچ مێشکێک ئەمە ناتوانێت وەرگێ ئەم کچانە ئاوا بەو شێوەیە ئەبرێن و ئەفرێنرێن و ئەوەی تعدای لێکرێت تعدای لێکرێەوەی ئەفرۆشتێ ئەوەشی ئەنێرێ بۆ جیهادی نکاح ینی ئەمە زۆر سەیرە 5,000 ساڵ لەمە و پێش نەنەتەوەی گرتوەکان هەبووە نە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ هەبووە نە ڕێکخراوەکانی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان هەبووە کە باسی لە ئاشتی و لە مافی مرۆڤ کردووە لە کاتێکە ئێستا ئەو ڕێکخراوانە هەر هەمووی هەیە هێشتا کە ئەم تاوانانە ڕوئەیە و تا ڕادەیەکیش نەک تا ڕادێک ینی بەڕاستی نەتەوە کۆمەڵگای نێونەتەوەیی بێدەنگە لەو کارەساتە کۆمەڵگای نێونەتەوەیی بێدەنگە لەوەی کە ئێستا بەسەر ئەمی لە کاتێکا مناڕێکی فەڵەستینی ئەکوژرێت تۆ بزانە هەر هۆکانی ڕاگەیاندنی عەرەبی چی بۆکەن و هەرچی ڕێکخراوە
کانی مافی مرۆڤی جیهانی هەیە بۆی ئەهێنە دەنگ بەڵام من تێناگەم یعنی کورد بۆ ئەوەنە بەتەن خۆیەوە نایەت بۆ تا ئیستا نەمانتوانیوە ئەم قەزیەیە بە شێوەیەک بەرینە ناوەندەکانی ناوەندە نێودەوڵەتیەکانەوە کە بتوانین بەس تەنها سوال و ساقە کۆ نەکەینەوە بتوانین پشتگیریەکی معنەوی گەورەی نێودەوڵەتی بۆ ئەزانی ئیسا تەنها خەمی ئێمە وازانین کوردەکان ئەوەیە یارمەتی با بڵێن ژیانی دابینکەین بۆ ئەو ئاوارانە لە کاتێکا تەڵان ئەوەش زۆر پێویستە بەڵام لە پاڵ ئەوەیە ئێمە پێویستە کۆمەلگای نێودەوڵەتی بین بەیەکە پێویستە بچین یەخەی پەرلەمانی ئەوروپی بگرین یەخەی نەتەوە یەکگرتوەکان بگرین یەخەی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ بگرین بۆ ئەم کارە ساتەی کە بەسەر کورد هاتووە ئەم کارە ساتەی کە با بڵێن ئەساسەن ئامانج لێی ئەوەیە کە تەواوی میلەتێکە لەویا بەڵام یەکەم جار یەزیدیەکان داگیان بۆ داوە باشم ڤێنوس خان ناوەکو ئەزانی ئێستا عێراق بگشتی و حەریمی کوردستان بە تایبەتی لەژێر مەترسیاکی گەورەدانا جنابتەن هەڵوێستی پارتیەکانی باشووری کوردستان لە هەمبەر ئەم وەزعی ئێستا چوونی ئەبینیتە بڵێ بە یەک هەڵوێست بوون بۆ پاراستنی خاکی کوردستان؟ ئەزانی کە خوێندنەوەکەی بۆ هەڵوێستی کوردستان و باشووری کوردستان لە با بڵێن لە بەرپەرستانەوەی یان بەگژاچوونەوەی یان ڕوبەڕووبوونەوەی مەترسی داعش لە کوردستاندا من بەڕاستی ناتوانم کە بڵێم با بڵێن هەڵوێستی کورد یان هەڵوێستی پارتە کوردەکان چونکە یعنی ئەگەر تۆ قسە لە حیزبەکان بکەی جیاوازەوە کورەوەی کە قسە لە پێشمەرگاکەی بەگشتی تۆ ئەمڕۆ پێشمەرگە ڕوبەڕووی مەترسی داعش بۆتەوە حیزبەکان ڕوبەڕوو نەبوونەتەوە پێشمەرگەیە کە ئەچێت ئەکوژرێت و حیزبەکان سەروەرێکە بۆ حیزبەکانە بەڵام بەداخەوە ئەو هەڵوێستەی حیزبەکان زۆر پۆزیتیڤ هەڵناسەنگێنم چونکە تۆ سیرکە تەنانەت خەبات و تەنانەت ئەمڕۆ ڕوبەڕووبوونەوەی داعش و سەروەرەکان و سەرکەوتنەکان و ژەرکەوتنەکانیشیان دابەش کردو بە ناوی حیزبەکانەوەیە ئەو منطقانەی سە بۆ نمونە کاتی خۆی هەرایەکی گەورە لەسەر سەندنەوەی منطقەی بەخمور کرا کە گوایە پارتی دیموکراتی کوردستان وتی یان با بڵێن ئەو کەسێک کە بە ناوی ئەوانەوە قساکە وتی ئێمە مەخمور پارتی سەنیوێتیەوە یعنی مەسەلەن منطقەی ئەو ناوچانەی کە جەلەولا ئەوانە کە لەژێر دەستی یەکێتیایە و پێشمەرگەی یەکێتی داکۆچی لێکە یەکێتی بەس باسی ئەو ناوچانە ئەکا یعنی ناوچەکانیشاندا بەش کردو تۆ بینی ئەمڕۆ تەنها با بڵێن خێر و بێر و حکوومەت و مەنسەبەکان و پلۆپایەکانی ناو کوردستان دابش نەکراوە لە بینی ئەو حیزبانە تەنانەت بەرەکانی جەنگیش دابش کراوە بەرەکانی بەرەنگاربوونەوەی کە پارتی لێ ئەوەستێ ئەوە منطقەیەهی پارتیە بەرەکانی کە با بڵێن یەکێتی لێ ئەوەستێ ئەوە هی یەکێتیە ئیتر بەڕاستی لەمەشەوە تۆ ئەتوانی هەر بیگەڕێنیتەوە بۆ ئەو ململانەی حیزبی کە لە باشووری کوردستانە هەیە کە بەداخەوە چۆتە ورترین وردەکاری ژیانمانەوە هەتا گەورەترین وردەکاری ژیانمانەوە کە ڕوبەڕووبوونەوەی داعشە یعنی هەڵوێستی پێشمەرگە و بەڕاستی پێشمەرگە لە هەموو دەور و زەمانێکە هەر پێشمەرگەکەی تیاچوو هەر خەڵکە سادەکە و پێشمەرگە سادەکەی تیاچووە ڤێنوس خان زۆر کەس ئەڵێن کات هاتووە بۆ ڕاگەاندنی دەوڵەتێکی کوردی سەربخوا بە بیر و ڕای جنابتەن بار و دۆخی ئەمڕۆ ڕاست ئامادەیە بۆ ڕاگەاندنی کوردستانێکی سەربخۆ زانی کاک مستەفا هەموو کاتێک کاتی ڕاگەیاندنی دەوڵەتی کوردیە نەک دەوڵەتی کوردی هەموو دەوڵەتێک هەموو کاتێک ینی تۆگەر مەسەلە کات نییە لێرەیە مەسەلە فاکتەرە یاریدەدەرەکانە کە ئایا ئێمە ئیتر یعنی ئامادەین بۆ ئەوەی ببین بە دەوڵەت ئەمە پرسیارەکەەوە نییە ئیسە کاتی دەوڵەتی کوردیە یان نە بەڕاستی هەموو کاتێک کاتی دەوڵەتی کوردیە بەڵام پرسیاری جەوهەری ئەوەیە ئایا ئێمە هەموو ئەو فاکتەرانەمان دەستەبەر کردووە یان هەیە یان گونجاوە بۆ ئەوەی کە ئێمە دەوڵەتی کوردی ڕاگەیەنین من تێناگەم یان بەڕاستی من سیاست مەدار دێنی سەم قسانش کە ئیکەم هەمووی وەکو ڕۆژنامەنووسێک و بە دوواداچوویەک قساکەم بەڵام دروستکردنی دەوڵەتی کوردی یان ڕاگەیاندنی دەوڵەتی سەربەخۆ
پێویستی بە کۆمەڵێ فاکتەری نێودەوڵەتی و هەرێمی و ناوخۆیی هەیە. یعنی تۆ سیر کە ئێمە هێشتا کە نەبوویەتە دەوڵەت شەڕی داعشمان پێەکەن، ئەگینا خۆی لە ئەساسا داعش شەڕی ئێمە نەبووە، بەڵامۆتانێ بە ئێمەی ئەکەن. ئەنجا پرسیارەکە ئەوەیە بۆچی لەم کاتەیە داعش هاتە ناو کوردستانەوە لە کاتێکا کە بەڕێنێکی لەو حزبانە بانگەشەیەکی زۆری لەو فترەیە ئەگەر بیرە بێتەوە لەو ماوەیە بوو کە سەرۆکی هەرێم و پارتی دیموکراتی زۆر باسی دەوڵەتی کوردیانە کرد و دەوڵەتی کوردی ڕائەگەێنین و لە کاتێکا کە کەرکووک کە وەختێک کەوتە دەستی داعش سەرۆکی هەرێم وتی بە ئیتر تەواو مادەی 140 دەستوری عێراق بەتاڵ بۆەوە، ئێمە کەرکووک لە دەستی پێشمەرگەیە کەواتە ئێستا کاتی ئەوە هاتووە دەوڵەتی کوردی ڕاگەیەنین. باشە هەر ئەو کاتە بوو کە ئیتر دوایی بەدوایە هجوومەکانی با بڵێن هێرشەکانی سەر مووسڵ و سەر شەنگال و ئەو ناوچانە و ئەو تراجیدیا و کارەساتەی کە دوایی لی کەوتەوە. ئێمە ئەبێت وردبین بین تەبان ئەمە دەوڵەتی کوردی و دروستکردنی دەوڵەتی کوردی و ڕاگەاندنی دەوڵەتی کوردی خەونی گەورە و بچووکمانە، خەونی هەر هەمومانە، یعنی ئیتر لە گەورە و تا بچووک لە هەموو لەسەر هەموو ئاستەکان. بەڵام بەڕاستی ئێمە ئەبێ هەموو شتێ بە عەقڵ بکەین. ئایا ئەمڕۆ ئەگەر تۆ دەوڵەتی کوردی ڕاگەیەنی ئێران و تورکیا بێدەنگە بن؟ یعنی تۆ ئەبێت بدایەت قەزێک ئەرۆبی بکەی، پشتیوانیەکی بەهێزی نێودەوڵەتی کۆمەلگای نێودەوڵەتی بۆ خۆ دابینکەی. ئەنجا لە لایەکی ترەوە کۆمەڵێ فاکتەری تر هەیە کە ئێمە دەبێت بین بە دەوڵەتی کوردی لەلایەنی ئابووریەوە ئێمە ئەتوانین ببین بە دەوڵەتی سەربەخۆ. ئێمە بەس تەنها دەوڵەت ڕاگەیەنین هەموو سنوورەکانمان لێدا ئەخرێ و شەڕمان لە دەست ئەکرێ. ئێمە ئەو هێزە سەربازی گەورەمان هەیە ڕوبەڕووی ئەو ناوچەیە بینەوە، ئەو توانە ئابووریەمان هەیە ئێمە ملەتێکی پێبەخێو بکەین. تۆ سەرتاسەری کوردستان بگەڕێ دوو سێ کارگەی وابزانم پچکۆلەی تیانەیە کارگەی تیانێ کە خەڵکی پێبەخێو کرێ. باشە منت جنابتەن ئایندەی ئەو وڵاتانی ڕۆژلاتی ناوەڕاست چوونی ئەبینی بتایبەتی عێراق و سووریە، تۆ بڵێ ڕاست کوردەکان و سنیەکان و شیعەکان بپێکەوە یەک وڵات بژین یان ئایندەی ئەو وڵاتان دابەشبوونە و پێویستی بن نەخشەیەکی نوح یان خەریتەیەکی نوح هەیە؟ خۆی زانی گەر بگەڕیتەوە بۆ با بڵێن وەسیقە و دۆکومنتە کان لە کۆنەوە هەتا ئیستا بەڕاستی یان بگەڕیتەوە بۆ هەموو ڕاو بۆ چوونەکانی شارەزایانی بواری سیاسی و بواری مێژووی سیاسی و ئەوانە، یعنی تێئەکەی چارەنووسی و ناوچەیە چارەنووسی عێراق لە داهاتووە هەر دابەش بوونە. من هەروای ئەبینم عێراق هەر دابەشە بێ، مەسەلەوە نییە کوردستان سەربەخۆ بێ، بەڵکو ئەو وەختەی کە ئەو دەمەی کە کوردستان سەربەخۆ بێ عێراق دابەش بووە. بەڵام ئێمەش بەڕاستی با نەبین بە فاڵگرەوە، با نەبین بە قاوە خوێنەرەوە. یعنی ئەمە مەسەلەیەک نییە من بڵێم سبەینی یادروست بێ ئەشێ ئەمە 100 ساڵی کە ڕووبا، ئەشێ ئەمە 2-3 ساڵی کە ڕووبا. یعنی نازانی بەڕاستی سیاست بۆ خۆی وای لێ هاتووە لەم سەردەمەیە پێشبینیەکان زۆر زەحمەت کە بتوانی پێشبینی بکەی، بەس بە شێوەیەکی گشتی وەکو پێم وتی من دیسانەوە ئاماژەی پێم و بەڕاستی من سیاسەتمەدار نیم، بەڵام ئەوەی کە ئەیبینم ئەوەیە تازە ئەو ناوچەیە عێراقەکە ممکن نیە تۆ تاسە چاو بنووقێنی تەسەوری ئەو عێراقی جاران بکەیتەوە وەکو دەوڵەتێکی سەربەخۆ و با بڵێن تۆکمە و یەکدەنگ و یەک میلەت و شتیوانیە تەواو. یعنی چونکە ئێستا تازە خەریتەکە بەرەو گۆڕان ئەڕوا، سنە بەلایەک، شیعە بەلایەک، کورد بەلایەک، لەبەرەوە یعنی خۆی تر وردە من بە تەسەوری بکەم بەس کێشەکە ئەوەیە ناوچە وڵاتانی ناوچەکە و هەروەها کۆمەلگای نێودەوڵەتی تر بتوانن بیرۆکەی لە تووکەتبوونی عێراق و بیرۆکەی دروستبوونی دەوڵەتی کوردی خوبۆکەن و پشتگیری لە بکەن. ئەگینا تازە ینی وەکو ئەوەی تۆ بتوانی ئەو ناوچەیە ببێتەوە بە ناوچەیەکی سەقامگیر
شتیوانە يعني ئەوە قەت ڕوونایە باوەڕ ناکەم ڕووبا يعني ڕەنگە من غەڵەت بم بەس باوەڕ ناکەم جارێکی کە سووریایەکی سەقامگیر ببینیتەوە عێراقێکی سەقامگیر و یەکگرتوو ببینیتەوە هەردا هاتووی بەو شێوەیە ئەبێت و باوەڕیش ناکەم نازانم من تا ڕادێکیش باوەڕ ناکەم ئەو ناوچەیە هەتاوەکو زەوی هەبێت ئەو ناوچەیە ئارامی بە خۆیەوە نابینێ ئەزانی ئەو ناوچەیە چونکە ناوچەیەکی دەوڵەمەندە بە نەوت باوەڕ مەکە ینی من نازانم تەسەوڕ ناکەم قەت ئارامی بە خۆیەوە ببینێ. ڤێنوس خان من آخر پرسیار ژنابتانەکەم ژنابتان زۆر گۆتار و نووس دەرباری پرسی کورد و کوردستان بەڵاو کردووە چ بەرهەم و کتێبی تو نو هەیە؟ کاک مستەفا من ئێستا کتێبێکم دوو کتێبم بەدەستەوەیە یەکێکیان بریتە لە چیرۆکی تقریبا تا 12 چیرۆک کە ڕاستەقینەم ینی هەندێکی لەبەر چاوم ڕوویاوە یان ئاگادار بووم هەندێکی کە بیستومەوە بە گێڕانەوە و قسەم لەگەڵ کەسەکان کردووە ئەم چیرۆکانە با بڵێن لە کتێبێکە بە ئضافەکردنی هەندێک فەنتازیا و هەندێک ئەفکاری خۆم ئەو کتێبم بەدەستەوەیە کتێبێکی تریش ڕۆمانێکە نهێنەکانی ئاخرین کچی خودا ئەوەش باسی ئەویان با بڵێن هەر ڕۆمانێکە و فەنتازیای خۆمە ینی هەروەها دوو دیوانیشم ئامادەیە بە زمانی عەرەبی و بە زمانی کوردی دووکیان بۆ چاپ دیوانێکیشم لە فەڕەنسا کراوە بە فەڕەنسی و لەژێر چاپایە دیوانێکی شعریم تەرجەمە کراوە بە فەڕەنسی و لەژێر چاپایە ئەتوانم بڵێم ئەمانە تقریبا بێگومان ڤێنوس خان ئەمە جێکای سەربەرزیە بۆ نەتەوەی کورد شاعر و ڕۆژنامەنووسی کورد خانم ڤێنوس فاخر لە هۆڵەندا جنابتان پیرۆز ئەکەن و سەرکەوتن و سەرفرازی بۆ جنابتان داخواز ئەکەن ئەگەر لە ئاخر حەزەکەی تشتێکی تر بۆ مە و گۆدەران بڵێ فەرموو. زۆر سپاس دەکەم کاک مستەفا بەڕاستی من هەمیشە کەم پرسیارم لێکرێڵم لە کۆتاییە لە ئاست ئەو هەموو کارەساتی کە لە دەوروبەر مابۆیە هەندێک جار قسە نامێنێ بیکەی ینی ئەوەی ئێڵەی بەڵامی تر لە ئەخیرە هەستەکە هیچ نەوتۆ هیچ قسەش دامێنێ بێڵێ هیوادارم بتوانێت میلەتی کورد ڕەنگە من لە ژیانی منە ڕوونەیە من خیانەکەمەوە ببینم بەڵام و هیواداریشم بە زووترین کات ببینە خاوەنی دەوڵەتی کوردی ببینە خاوەنی کیانێکی سیاسی تۆکمە و بەهێز و بە هەموو ڕەنگەکانیەوە بتوانین لە سایەیە ئیسراحەت بژین. گۆدەبێز و گۆدارە پەڤینە تەڤ شاعر و ڕۆژنامەنووسە کورد خانم ڤێنوس فاکر و ئەویا ژە هۆڵەندا لەگەڵ مەبوو سەرخەتە تێلفونێ نەهاژیوە و وەستانەکە هونەرمەندانە مرۆ دەنگ خۆش مەرزیە ڕەزاسی للدريا قطاري هاوري بارشت تدوي بشان للدريا قطاري هاوري بارشت تدوي بشان بس السنجي شيادا چو كي دادا وكشو بدن بس الباي